ئەی مالک تۆ مەلایکەی خوای لە خوا نزیکی، بەس داوا بکە لە خوا بمان مرێرێ، بەس بمرین نەجاتمان بێ لە عەزابی خوا. ئەوە کارەسات و پەشیمانی لە ڕۆژی قیامەتە. ئەهلی دۆزەخ بانگی مالیک دەکەن، سەلامی خوای لەسەر بێ، کە مالیک یەکێکە لە مەلایکە گەورەکان کە دەرگەوانی دۆزەخە. خوای گەورە دۆزەخی بەو سپاردۆ کە دەرگەوانێتی و ئاگادارێتی بە فەرمانی خوا. بانگی مالیک دەکەن، سەلامی خوای لەسەر بێ، ئەوە خەسارەتمەندی و پەشیمانیە. ونادوا يا مالك ليقضي علينا ربك، دەڵێن ئەی مالیک ئێمە شەرمەزاری لای خوین، ئێمە ڕوڕەشین، ئێمە ئەهلی ئاگر و دۆزەخین، ڕووی لای خوامان نییە، مردنیشمان نییە تا بمری نەجاتمان بێ. بەس ئەی مالیک تۆ مەلایکەی خوای لە خوا نزیکی، بەس داوا بکە لە خوا بمان مرێرێ، بەس بمرین نەجاتمان بێ لە عەزابی خوا. ئیمامی عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاص ڕەزای خوای لێ بێ دەفەرمێ، مالیک سەلامی خوای لەسەر بێ 40 ساڵ وەڵامیان ناداتەوە، 40 ساڵ هاوارەکەن وەڵامیان ناداتەوە، 40 ساڵ. ئەمجا دەفەرمێ ئینەکم ماکیثون، بۆ خۆتان بمێننەوە، بۆ خۆتان دانیشن، بۆ خۆتان لە سزای خوا دابن. دوای 40 ساڵ وەڵامیان ئەدرێتەوە، دانیشن بۆ خۆتان لە جەهەنەما بن. مردن نییە، مردن کۆتایی پێهات، تەواو لە دنیادا پێتان وتراوە مەکەن، بە قسەی کەسان نەکرد، دەی بۆ خۆتان باجەکەی بدەن.